بە مەبەستی چارەسەرکردنی گرێکانی مەمک و غودەی دەرەخی بەبێ نەشتەرگەری و بە ئامێری ئەبڵەیشن تاوەری تەندروستی سمارت 24مین پێداچوونەوەی خێرا ساز دەکات. لەم بۆنە زانستیەدا باس لە چارەسەرکردنی گرێکانی مەمک و غودەی دەرەقی دەکرێت، ئەویش بە بەکارهێنانی ئامێری ئەبڵەیشنە کە بریتیە لە کردداری تێکشکاندنی گرێکان واتە چارەسەرکردن بەبێ کردداری گەورەی وەک نەشتەرگەری. تاوەری تەندروستی سمارت بەردەوام هەوڵی داوە لەگەڵ پێشکەوتنە تەندروستیەکان ڕێ بکات و باشترین چارەسەرەکان پێشکەش بە چارەخوازەکانی بکات. ئەم ئامێرە تەکنیکێکی نوێ لە جیهاندا وەکو جێگرەوەیەک بۆ نەشتەرگەری بەکاردەهێنرێت. ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە. چارەسەرەکە بە دەرزی تایبەت بە ئامێری ئەبڵەیشن ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆرەوە و بەڕێنوێنی ئامێری تیشک و سۆنار بەبێ جێهێشتنی شوێنەوار. بابەشداری هەریەکەلا یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر دیلان ئەمیر کوردە، پزیشکی پسپۆری وردی تیشک و سۆنار و پزیشکی قەستەرەی مێشک و پەلەکان لە شاری پزیشکی فاڕوق، دکتۆر ئاری محەممەد عەبدوڵڵا، پزیشکی پسپۆری شانەزانی لە تاوەری تەندروستی سمارت، دکتۆر لانا ڕێزان عەبدولعەزیز، پزیشکی پسپۆری وردی تیشکی مەمک لە تاوەری تەندروستی سمارت، دکتۆر شاوۆ فەتەح ئەحمەد، پزیشکی پسپۆری هەناوی و کوێرە ڕژێنەکان لە تاوەری تەندروستی سمارت، دکتۆر سوهەیب حەسەن موزوری، پزیشکی پسپۆری وردی تیشکی کارتێکەر لە زانکۆی دهۆک، دکتۆر ئاراس جەمال قەرەداغی، پزیشکی پسپۆری تیشک و سۆنار لە تاوەری تەندروستی سمارت، پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح، پزیشکی پسپۆری نەشتەرگەری غودەی دەرەقی و مەمک، دکتۆر شەبەن لەتیف تۆفیق، پسپۆری نەشتەرگەری گشتی. بەشداریکردن بێ بەرامبەرە. لە بەرواری 22 هەشتی 2024 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 9 سەرلەبەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.